بەڕاستی دوێنێ لە حاڵەتی کە ئەلانمان کرد لە ئێوارەکە کە ئەلانمان کرد 10 حاڵەتی کۆڕۆنا لێرە هەیە پۆلیسێک لە پۆلیسەکانی خۆمان ینی پۆلیسی کارمەندی حکوومەتی لە فەیسبووکی ڕەدی خەڵکە داتوانێت ئەسڵەن کۆڕۆنا لە گۆڕێدانیا هانی خەڵکەدا کە پابەند نەبن بە ڕێنەمایەکان ئەمە گلەیمان لە ئەو خەڵکانە هەیە لە دەرەوەی لە دەسەڵاتی ئەمنیەوە کە هەندێک جار خەڵک ناهانەدەن بەڵام ئەدی لە ناو خودی هێزەکانی ما خەڵک هەبێ کە ئەتو اعتیمادی لەسەرەکەی لە زادەکان ڕاوەستی خەڵک بپارێزی خەڵک پابەند بکە ئەمنیەتی وڵاتت بپارێزی ئەو تعریزی خەڵک بکە ئەو ئیجراءات هانی خەڵک بدا کە کۆڕۆنانیە و پابەند نەبن بەڕاستی ئەوە ئەبێ ئیجراءات دەکرێت بۆی ئەمە شەوی ڕابردوو ژووری ئۆپەراسیۆن بڕیاریدا ئەو کەسە دەست بەسەر بکە و ئەو مەلەفی ئەو کەسە بەو پۆستانەی کە نەک دوێنێ چەند ڕۆژە لەسەر یەک چەند ڕۆژە هەر ئیجراءاتێکی هێزەکانی ئەمنی کردیان لە ئەوە بەنەوەی چتکەی تەرجمە کردوێتەوە هەمومان کردوتە مەلەف دامانە لیژنەی تحقیق ئەنجومەنی لێکۆڵینەوە لە بەڕێوەبەراتی پۆلیسی تونوتیژی ئێستا مەلەفەکەمان بە کەسەکەەوە تەسلیمیان کرد ئەوان ئیجراءاتی ئینزیباتی لەگەڕەکەن.